ئەمڕۆ من لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە هەولێری ئازیزەوە لە هەولێری قەڵاو منارەوە لە هەولێری سۆفی و دەروێش و پیاوچاکانەوە بانگەوازەکەم بانگتانەکەم لە دەرگاتانەدەم ئەڵێم خێرخوازان ئازیزان خۆشەویستان هەر کەسێک ئیمکانیەتی هەیە تەنها بە یەک کرێ خانوش بێت با هاوکاری ئەو برا خوشکانەمان بکەین کە ئەمڕۆ پێویستیان پێمانە. ئێمە کاتێکەوە دەنکە گەنمێک ببەخشین بە باڵندەکانی خوای گەورە بەدەیەها بۆمان بنووسەیە ئەبێ هاوکاری مرۆڤەکان و دۆستەکانمان و ئازیزەکانمان بکەین دڵیان خۆشکەین خوای گەورە بە چەندین بۆمان بنووسی ئازیزان. ئێستامانە هەموو خاوەنی بەچۆڵەن و هەموو خاوەنی بەچکەی خۆیانن کە تێرەخۆن ئەوانش ئاسوودا بن. دەیبا ئێمەش منداڵی ئەو هەژارانە منداڵی ئەو برایانەمان کەوا لەم بێموچێ پێویستیان پێمانە با ئاوها ببەخشین بەسەریانە دڵەکانیان خۆش بکەین خوای گەورە لە ڕۆژی قیامەتە دڵمان خۆشەکات. ئەمڕۆ ڕۆژەی ئاسوودەیی ڕوو لە هەموو دەرگایەکەنێت لە هەموو دەرگایەکە دەین ئەگەر لەژێر ناونیشانی سوالکردن شابێت کێشەمان نییە بۆ ئەوەی کەوا هاوکاری خوشکان و برایان و دۆستانمان بکەین. ئازیزان ئەمڕۆ ئەم پەیامەتان پێ ئەگەێنم لە لای قەڵاو منارەوە بە هەموو کوردستانە ئەڵێم با بین یەکدەست بین یەک دڵ بین ئەگەر بە پێی موسڵمانێتی و قورآنە ئەو واجبی سەرشانمان هاوکاری یەکتر بین. ئەگەر لادینین و مارکسین و عیلمانین ئەوە بە پێی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی ئەبێ هاوکاری یەکتر بین. دەی لە هەموو ڕێگەکانەوە ئەمە واجبی سەرشانمانە ئازیزەکەم با یەکتر لەبیر نەکەین.